چاکە ئەوە هاتنێ بەردەم ئەرجومەندی وەزیران کاکە پێشەچی بە خێراتنێکی گەرمی هەموو ڕاگەیاندنەکان دەکەین بێ جیاوازی. ئێمە گروپی کڕیارانی فێلە و شوقەکانی وەریستی سلافای ئێستا لە دوای 12 ساڵ چاوەڕوانی گوێڕایەکردنمان و بۆ پەیمانەکانی مانگ لە دوای مانگ و هەفتە بە دوای هەفتە و تا ئێستاش نەگەیشتین بە عەلەشی بنەڕەتی. لە کۆتاییدا لە بەرواری 2020 زیاتر لە ساڵێک بەسەرچوون لەسەر وەرگرتنەوەی پرۆژەکە لەلایەن کۆمپانیای نوێ کە لە یەکەم ڕۆژەوە ئومێدمان بۆ گەڕایەوە، بەڵام وا دیارە هەر ئەوانیش لەبەر بەدەست نەهێنانی هیچ واژوویەکی فەرمی و ڕێکەوتنەکیان لەگەڵ ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بێئومێدن لە بەردەوام بوون لەسەر فکرکردن لەسەر ئەو پرۆژەیە. بەو هۆیەوەشەوە ئەوان لە بەرواری نۆیەک وەستاون لە کارەکانیان. بۆیە ئێمەش ئەمڕۆ بە ئەهەمانجی لەگەڵ وەبەرهێنەر داواکارین ئەو نووسراوە ڕێکەوتن کە لە بەرواری هەفتی 5 لە نووسینگەی سەرۆک حکوومەتەوە بە زووترین کاتواژۆ بکرێت بۆ کۆتاییهێنان بەم بارودۆخە بەرچاوڕوونی خەڵک و جێبەجێکردنی دوا بڕیاری چاکسازی بەڕێز سەرۆکی حکوومەت. بەڕێز پێم بڵێ ئێوە چەند بەژەروانی پرۆژی نژی وەرزین وە چەند ساڵ ئێوە پارەتاندا بۆی خامتان بۆ بگرێت؟ ئێمە نزیکەی 12 ساڵ ئەوە بۆ 13 ساڵ دەچی هەر لە چاوەڕوانین. ئەمە بەڕاستی لەوانەیە ژمارەکەمان ئەلێرکوانە دیارە، بەڵام ئەمە بە نوێنەرایەتی نزیکەی 2000 کەس هاتینە ئێرکوانە. بەڵام ڕۆژ بە دوای ڕۆژ هەر ڕۆژێ بە بیانوک دەرێن ئەو واژووە کە جێبەجێ دەکرێت سبەی جوێ، بەڵام ئەوە نزیکەی 2 ساڵە ئەو واژووە ڕاوەستایە. دەگوترێ پرۆژە جان فرۆشایەوە و کراتەوە ئەو پرۆژەیە پێشتر لەلایەن وەبەرهێنەرێکەوە، بەڵام ئەو بە حکمی ئەوەی کە پرۆژەکەی جێبەجێ نەکرد ئێستا ئەو نەماوە، بەڵام کۆمپانیایەکتر هاتیە پرۆژەکەی تەواوکە، بەڵام لەسەر یەک واژۆ ماوە. واژووەکەش لە ئەنجومەنی وەزیران ئەوە نزیکەی چەند مانگ و چەند ساڵ نزیکەی ساڵێک دەبی هەر ئەوها ماوەتەوە. پرۆژەکە ئێستاکە هەندێکیان خانووەکانی خۆیان جێبەجێ کردیە، بەس ئەو زەمانەی وەی نییە یعنی بڵێ ئەمن تەواو هەمووی دەست پێ دەکەم. دڵنیاشین ئەگەر بێت و ئەو واژوە لێرە تەواو بکرێ ئەو پرۆژەیە بەڕێک و پێچی بەڕێوە دەچێت. بەخوای هەیە 100%دایە، هەشە کەمتریدایە، بەڵام زۆربەی زۆری 100%دایە. بەخوای خەملاندن لە 25 بەسەرەوەیە 25 دەفتەر هەموو وەڵامەکانیان دووبارەیە، بەس تەنها یعنی خەڵکەکە خۆر لە چاوکردنی خەڵکەکەیە. ئەگەر نا چەندجار چوینە لای دەستەی وەبەرهێنان و لای کاکسامان عارەب و بەڕاستی یعنی دەمان خافرێن بە سەراعەت. تاکە ئاواتمان ئەمە جەنابی سەرۆکی حکوومەتە کە شتێکمان بۆ بکە تەنها بڵێ ئەدەنگمان بگاتە جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەنە هیچ ئاواتێکیکەمان تەنها واژووەکەش لە کنەوی ماوەتەوە یعنی واژوی ماوە. ئێمەش ئێستاش نازانین سەبەب چییە، یعنی زۆر پرۆژە هەیە ئێستا واژووەکەشی لۆکرایە و پرۆژەکەشی جێبەجێ بووە، بەڵام نازانم یعنی تا ئێستا ئەمەش ئەو هەماینەوە نازانین. بڵێ کۆمپانیا ئامادەیە، ئێستاش ئامادەیە بەس کتابەکەی بێتەوە بە زووترین کات تەواوی دەکات. ئەمە گلەیمان لە کۆمپانیای نییە، بەڵام گلەیمان لە حکوومەتی هەیە. هیوادارین حکوومەت ئەو واژوەی تەواو کات و لە کۆر ئەو مشکلەی ببینەوە.